سڵاو بینەرانی خۆشەویست لەم ئەڵلقەیەدا تێشک دەخەینە سەر مەسەلەی بۆنە ئاینی و نەتەوەیی و نیشتیمانی و جیهانیەکان و پرسی جائیزی و ناجائیزیان لە ناو فکری ئیسلامیدا. ئەم بەرنامەیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر دەبێت کە خۆی پسپۆرە لە بواری حیواری ئاینەکاندا. دکتۆر بەخێر بێت. سپاس. هەموو بۆنەیەک لە سەرەتای هەموو بۆنەیەکی چ ئاینی بێ، چ نیشتیمانی بێ، چ نەتەوەیی بێ، چ جیهانی ئاینەکانی تر بێ، کۆمەڵێک پرسیار، کۆمەڵێک مناقەشات، کۆمەڵێک با بڵێن تەنانەت ململانە دروست دەبێت تا ئاستی تەکفیر و تەحریم و ئەمانە کە ئایا ئەم بۆنانە جائیزن یان نە. من پێشەوەی بچمە سەر بۆنەکان دوو پرسیار کە بەلامەوە گرنگە بینەریش بیزانێ. یەکەمیان ئەمێ ئەساسی تەحلیل یاخود حەڵالکردنی شت و حرامکردنی چییە؟ ئێمە لەسەر چ ئەساسێک شتێک حەڵاڵە یا حرامە؟ پرسیاری دووەم ئەوەی چییە ئەسڵەن حەقی هەیە شتێک حەڵالکە یا حرام بکە؟ پێم باشە لە ئەوەڵا تەسیسێک بۆ ئەمە باش. بەناوی خۆی گەورە سپاس بۆم دەرفەتە سڵاو و بینەران بەنسبەت طبعاً تەوەرەکە زۆر گرنگە سەبارەت بە حەڵاڵ و حرام بابەتێکە طبعاً دیاری کراوە و پشت دەبەستێ بە دەقێکی شەرعی نەسێک لەم بابەتەیە بە تایبەتی ئەبێ قەتعی بێ و دلالەتەکەشی قەتعی بێ. ئەم مستەڵەحانە تۆزێ وەستانی بێ بەسێ من پێویستمان بینە بەڕاستی بۆ معنای کاتێک وەکو یەک و یەکە کاتە دوو ئەمە گرنگە دەقێکی ئاوامان هەبێ لەو بابەتانەیە کە دەقەکە یەک و یەک بەو شێوەیە نییە ئەوە بێگومانە و کاتە پێوتێ مەفهومی یا دەلالەتی حکومەکە قەتعی نییە و کاتە ئیجتیهاد هەڵەگرێ ڕای جیاواز هەڵەگرێ. بەڵێ کۆتە ظەن نییە. چی حەقی حەڵاڵ و حرامی هەیە؟ بە پلەی یەک بە تاکید ئەوەیە کە لە ئەدەبیاتە پێڵێن کتاب و سنە یان بەڕاستی ورتری کەینەوە تەنها خوددا حەقی حەڵاڵ و حرامی تەحلیل و تەحریمی هەیە خی گەورە ئەوش لە ڕێگەی وحیەوە و ئەو تەمەن و بابەتانش کە علەمای ئێمە بە تایبەتی ئوسوڵیەکان باسییان کردوڵن حەڵاڵ و حرام تقریبا تەواو بووە الحەلال بەین والحرام بەین بەس لەو ئەو مشتەبەهاتی کە لە بینیانە هەیە ئەوەیە کە مشتومڕەکە دروستەکە خوددا حەڵاڵ و حرام دیارەکە پێغەمبەر ڕوونیەکاتەوە زانایانیش کەشفێکەن ئیتر لەو وردکردنەوەی زانایانە جاری وایە جیاوازی دروستە بێت. چێ بۆی هەیە بۆ نمونە با بڵێن جگەرە حرام کات لە کاتێکا جگەرە تەدخینیان بە معنای دوخان لە هیچ شوێنەکان نەهات. بەڵێ ئەگەر بڵێ مەسەلە زەرەرە خۆ گۆشت خواردنیش زەرەر لە مرۆڤەیە خۆ زۆر هەموو شتێک زەرەر لە مرۆڤ کە زۆر بخۆیت بۆ نمونە. تەواو نمونەیەکی زۆر باشە هێنایەوە کە یارمەتی منیە یەکێ لەو بابەتانە مەسەلەی جگەرەیە. جگەرە دەقێکی شەرعی لەسەر نییە دوخان لەسەر نییە دوخان یاشتێکی لەو بابەتە بەس ئەچێتە چوارچێوەی چیەوە خی گەورە ئین الله حل الطیبات وحرم الخبائث. ئەو کاتە جگەرە بە خەبائث پێناساکەن بۆچی جگەرە خەبائثن؟ جا سێریکە لەبەر ئەوەی زیانەکانی یەک دوو سێ ئەمانی هەیە بەڵام هەمیشە ئەبێ هێڵک بهێڵرێتەوە حکمی ئەم بابەتە قەتعی نییە قەتعی نییە ئەمە جیاوازیەکەیە لەو بابەتانی کە قەتعیە بۆ نمونەمە حکمی میراتەوە ئەو ئاەتانی جەنابەت خوێنتەوە تەحریمی مەشروبە ڕیبایە فلانە قەتلە ئەمانەیە ئەوە قەتعیە بەس بابەتی جگەرە هەمیشە بە خلافی ماوەتەوە بۆیە حتا ناو زانایانی ئاینە مەلا هەبووە جگەرەی کێشاوە ئوستازی زانکۆیە و لە شریعی و جگەرە کێشێ لەبەری بابەتەکە خلافی تایە و هەر بابەتێک ئەمە یاسایکی زۆر گرنگە هەر بابەتێک خلافی تیا بوو تۆ عوزر دەی بە بەرامبەرەکەت و ناتوانی هەڵوێستی بەرامبەر وەربگری تەخوینی بکەی تەبدیعی بکەی تەفسیقی بکەی تەخوینی بکەی لە بابەتی خلافیا بێ عوزر بە بەرامبەرەکەت بێنیتەوە بڵێ من ئەمەم پێ باشە خەڵکی تر ئازادە یا ئەمی من ڕاستە ئەوانی تر ئازادن ئەبێ وابێت بەڕاستی ئەسڵ وایە. باشە زۆر باشە ئەمە وەڵامێکی باشە بۆ من. پرسیارەکە با بێنە سەر مەسەلەی بۆنەکان. بۆچی زۆر جار لە بۆنە ئاینی و نیشتیمانی و نەتەوەیەکان دوای یەکەیەکە هەمەسەری ئەم چێشمە کێشە دروست دەبێت بە تایبەتی لە نێوان عەقڵیەتی سەلەفی و عەقڵیەتەکانی تر غەیرە سەلەفی. یعنی ئەڵەن لە تەنیا ئێمە دوو جەژنمان هەیە کە بریتێ لە جێژنی ڕەمەزان و قوربان ئەمە نەسەوە کێشەمان نیە. پرسیارەکە لەمە ئایا
کێشە لە ناوی کەلیمەی جەژن خۆیەتی وەک مستەلاح یان مەسەڵەن گەشتەکە ناو بنین مناسبە ناو بنین احتیفال کێشەکە حەل بێ ینی باڵێ سەبارەت بە دروستبوونی مشتومڕ و گفتوگۆ و حتا وەڵامکاری لە وەسەتی ئیسلامیە یا لە وەسەتی ئەگە باسی کۆمەڵگەی کوردی خۆمان بکەین لە مناسبە ئاینیەکانە جەنابەت باسی مناسبە ئاینیەکانت کرد ئێمە تەنانەت لەوارە لە مناسبە نیشتیمانەکانی شامان زۆر باشە ئەم گرفتە دروستە بێت جارێ بەڕاستی بوونی جیاوازی ئەگەر ئەکرێت لە دوو گۆشەنیگای جیاوازە و سێریکەین بوونی جیاوازی بە گۆشەنیگای ئەوەی ئیجابیەکەی بوونی جیاوازی و ڕای جیاواز و مینبەری جیاواز و خوێندنەوەی جیاواز دەلاتەکە لەسەرەوەی کە کۆمەڵگەیەکی زیندوت هەیە بەڕاستی وە تۆ داخراونی و دەمی خەڵک نابستی ئەوە گرنگە بەمەرجە نەبێ بە فەوزا کاتێکە بێ بە فەوزا و بە فرێمینبەری و تەخوێنکردن و لێدەگاتە حەدی تەکفیر بەڵێ بۆ من هەر مەولود بکە قسەی لەسەر بکەین ئەڵێن چی ئەڵێن لە بابەتی مەولودا دوو ڕئیمان هەیە ئێمە ڕئیەکەمان بەلاوە ڕاجحە کە دروست نییە یا بە پێچەوانەوە ئەبێت لەمە زیاتر نەوترێ بەڕاستی ئوسلوبی علمی و زانستی لەگەڵ بابەتی خلافی ئەمەیە دوو ڕئیمان هەیە من ڕئیەکە من بەلاوە ڕاستە بم بابەتانە بەڵام هێرشکردنە سەر ئەوانی تر و لێدان لەوانی تر ئەمە ئیتر لە چارچەوە زانستیەکە دەرەچێ ئەبێتە شکاندنی ئەوانی تر کە بەڕای منەمە نابێت ڕێگەی پێ بدرێ زۆر باش دکتۆر من لە ئەمان لە حاڵەتی سایکۆلۆژی و ئەمە بخوێنمەوە پرسیارێکت کرد وەڵی ئەو پێنەوەی بیرە نەچێماوەسە پرسیارێکی زۆر گرنگت کرد فەرمووت هەندێک بابەت هەیە هەر بەڕاستی کە جاری وای ناوێنەی عید یا پێ ناوێنەی بە مناسبە ئایا ئەمە کێشەکە چارەسەرەکە هەر بەڕاستی بالفعل کێشەکە چارەسەرەکە عید نەبێ ناوی بەڵێ ناوی احتیفال بێ بەڵە زۆربەی و بابەتانە یعنی چی عید لەبەرەوەی مستەڵەحێکی دینیە و بابەتەکە تۆکو عیبادەت وەرەگری خۆی بەشێ لەم کێشانی کە دروست بۆ مامۆستا لەوەیە ئایا تۆ مەولود ئەەکەی عیبادەتە یا عادەتە نەورۆزەکەی عادەتە یا عیبادەتە و مناسبەکانی تر ئایا سەری ساڵ من عیبادەتە یا عادەتێکی کۆمەڵایەتی و نیشتیمانی و جیهانیە بۆیە بابەتەکە کاتێک چێتە وەکو عیبادەت حسابێکی عیبادەت چکە تەوقیفیە یعنی تۆ ناتوانانی عیبادەتێ تەشریع بکەی بەبێ دلیل بەڵام کاتێ ئەڵێ عادەت بریتە لە عورفی کۆمەڵایەتی وەی کۆمەڵگە پێی باش بێ باشە بەمەرجێ مخالیفی نەسی شەرعی بە قووەت و بەهێز نەبێت زۆر باشە دکتۆر با من پرسیارەکە بەم شێوەیە ڕێکخم باش پێتوان نییە عەقڵیەت یا نەفسیەتی یا سایکۆلۆژیەتی زۆر کەس لە ئینسانە دینیە ئینسانی متەدەینی با بڵێن زۆر متەشەدید یا کەسێک کە ئایدۆلۆژی بێ نەفسیەتێکی تەسکی هەیە حەز بە خۆشی ناکە حەز بە شادی دەربڕین ناکە حەز ناکە خەڵک دڵی خۆش بێ یا خۆی لەوانەیە مەحروم بێ لەو دڵخۆشی دەربڕینە بۆ ێوا تەشدید دەخاتە سەر ئەم بابەتە یا ئەر باوەڕی بەو شتە نیە مەسەلەن ئوستاز باوەڕ کە هەندێک لە بابەتەکان هەڵە تێگەیشتنە یا کوردبینیە لە بابەتەکانە زۆربەی ئەو کەسانی کە لەسەر ئەم بابەتانە قساکەن یا گەنجە یا ئەزمونیشی کەمی لەگەڵ بابەتە ئاینیەکە هەیە کابرا ڕیشی یعنی من تعامل لەگەڵ من ئوستاز یعنی هەڵ ئەم بابەتانە هەمیش هەرگیز لە ڕوانگەی یەک نمونە و دوو نمونە و دەنمونەشەوە لێک نادێت تۆ سێری پێتوانێت هەر مەسەلەن ئاراستی سەلەفی قاتیبەتەن وەکو وەڵی بە عەرەبی کۆدەنگیان لەسەر ئەمە هەیە ئەوە نیە بۆ نمونە چێشێک و عوسمان خەمیس لای خۆمان وەک دکتۆر عەبدولەتیف لە مثلا مصطفى عدوي مثلا شيء لا علماء سلفيه كان شيخي حويني في فلان في سار ئەم بابەتە یەکودونیە سێریکە ئوستاز جاری وە هەیە لە قۆناغێکا بەو شێوەیە لەو کاتی کە نەضوجی فکری دروستە بێ و کە سەرچێتە قۆناغێکی ترەوە لە ڕێیەکانی پێشووی پەشیمانە بێتەوە و گرنگە لەسەرم بابەتە ئەگەر کەسێک ڕێئیشی بەو شێوەیە بێ ئێمە گفتوگۆی لەگەڵا بکەین دوو کەس دابنەی بۆ نمونە لە باتیەوەی مەسەلەن کەسێک ئەو ڕێیانەی هەیە تۆ بانگێکی ئەڵێ بەڕێز فڵان کەس تۆم ڕێیانەت هەیە دلیلی تۆ بۆ ئەمە چییە واکری لە بەرامبەر کەسێکە ڕێی پێچوانی هەیە هەمان پرسیاری لێ بکەی بۆی دیبیت و گفتوگۆ دروست بێ وەڵامی ڕاستمان دەستکەوێ بەڵام بەنسبەت ئەوەی کە تۆ هەر بابەتێک فەرحەت و خۆشی تیاابێ تۆ حرامی کەی بەڕاستیەوە گرەی دەرونیە چکە لە ئەسڵا پێغەمبەر درودی و خوای لەسەر بێت مەشهورە دەفی لێ و جاریەک یا کچۆڵەیەک گۆرانی وتووە و ئەبوبەکر خوالی ڕازی بە هاتۆتە ژوورە وتێتی لە ماڵی پێغەمبەری خوایە گۆرانی و دەف و شت لێدرێ ئەمی زمار و شەیطانین فی بەیتی ڕەسوول الله پێغەمبەری خوا فەرمووی واسی
لبنا أبو بكر ليعلم اليهود أن في ديننا سمحة يهود بابزان لدينيا ما يخوشي وفرحي هي وخواي قولا لتن آيات فرمي فبذلك فليفرحوا يعني دربريني خوشي ودل خوشي وهر أصلا لمناسبة كان ما مساكتو قرباني أكيد وجوشت أبخشيتوا جلي جوان لبركي يارمتي سرداني أواني ترى غير بود الخوش كردني أواني ترى يعني باشترين شاكي كإنسان بكاوي دلي بران بركي خوش كدلي هجاري خوش كدلي بباوشي خوش كبود دل خوشي ودربريني دل خوشي أصلا هيك كلام عالمي دين إسلامي بيغمري خوا كردويتي وصحابة كردويانه وهل بريونو دفيان ليا وشر رميان كردو رمبازيان شر رمنا رمبازيان كردو أما رمي ملامحي همي شوازي دربريني خوشي براس زور باش دكتور بام بما سريع كي بابتها كان جاري وين نزيك اللي معنا حتى كم لو دس كم كبريتي السري صال بله يما لها مصالح لسري صالي باولي ميلادي توشي تشيء كبين يوا مثلا او خلق عامه بيانا وتري تشبه بكفار كان ومن تشبه بقوم فهو منهم يعني بكوتيلني وهم كافرين قسكوانا قلت بون من السطا بنجاي خلق أشي تسرجع دل خوشي درب احتفالك وأشي بوهر شوينك يعني مناسبة كداريك دا أنا أمانة يعني أما أواجين اللي كاتك السري صالي يا ما مسألة أو كصالك تيبريو كزنا زنا عيسى لا دايك ودا دايك مشابير له كاتو هر صالك أو تيبريو أم صال 2025 شونك يستا عرفي يا مي عالمها مي صالي ميلادية صالي هجري يا صالي غيره ميلادي لهم الدنيا لا الصيني شوايه ولا شو ينترشا زود اهتمام فينا يعني بو سوا بو تشديد بقوته خوي براستي بأم بابتا ديار گفتگوی جواز تيروانيني جواز بو بابتا كان كباغراوندي شيعيني هي وباغراوندي شي كومالاتي وجهاني هي اتوان بلام جوازيكا حتى بدني بكومالجي كردستاني بس ما زيادة قصة ما كل كومالجي اسلامي كومالجي حتى انا كومالجي اسلامي حتى لاوروبا شامل سيرجم كرد حتى لامريكا جاري واهي بتايبور كان سايزور علمانيين الله باش بوتي داري ميلاد لا لصاحب اشتي كان دابنري بوتي حتى يعني خلى الرؤيه الحادي والله والله الرؤيه الحاده والله يعني بابتك مثلا حتى كومال الدنيا حتى لفرنسا ام بابتا الله بابت او بابتا ملامحي مسيحيه معلمتي مسيحيه دينية نابي بيه تنافذي قشتيوا أما هي بالنسبة لسري صال براسي سري صال وكو جناب الأمرجت بيدا سري صال بابتك أكيد يجي سري هم صالك والله من دايق بوني عيسى عليه السلام كتب بسبين جيمانغا بسبين جيمانغا ايش فيه خلاف هي ما يصير بالله ابو جوا او كي استحي بالله خلافك يا الله نوي مانغا نويكا حتى مسلمانان بس لمانغي حوت وشتنو كان بيجشتي ورزي خرما ارثوذكسي بالله او يعني ارثوذكس كان نويكا ام بابته براسي كاتك تو سيريكي يا ما ابي وكو بيوريكم وكو بيوريكي جياني تعاملي لقلابك منو تو شلون باسي تشيلو اكين باسي تشيلو وايت اكين باسي متر اكين ملي يعني باسي امشتان اكين كشتي بيوين بهمان شي وسري باسي برلمان وشوازي دولته هم امشتان سب بيورا او كي بيورا لجيهانا شلون تشيلو بكاريني خو تشيلو هي مسلمانيه تشيلو وايتي مسلمانيه كاربا بتشي بي اما چۆن بەکارێنی سەری ساڵیش بەم شوێ بەکارێنی بابەتێکی کۆمەڵایەتیە اینجا لە سەری ساڵات چی ئەگوزەرێ یەک دوو سێ ئەمان شتێکی ترە تۆ بێ بڵێ ئەوە حرامە تەفاسیل ئەوە لە تەفاسیلە مەسەلەن لەم جادەیە مەسەلەن لە سەوڵەکە مەسەلەن لە قەڵا لە هەولێر لە فڵان لەکوێ چی ڕوودا ئەمە بابەتێکی ترە أول لمولودي شارب دهر حرام اختلاط لمولودي شابر حرامة بابتك بمشيوي أجر قصة كردن لسر سري صال بون من كسي قصة لسرك لم روانجي ولا كاك عيسى لو برواريا لدايق نبوا أما بابتي كتير حتى مسيحي كان خوان ألين داناني دار أم دار بمشيوي شوي كلا بتبرستي الله شو كان نبوا ما سدمي مسيحا نبوا بابتك بابا نويل يتكلايم بابتك تجاري براسي بابا نويل ماركي تجارية يعني كومباني كوكا كولا دروسي كدول لبري الرواج بكوكا كولا يعني أم بابتا بلام بابتك بمجردي وريقري بكاريناني سري صال إن جاب من بكاسي قلم ما مساسوران تمندريج بي سري صالت مبارك بيت يعني زور آسيا يعني لمني ورقر بينالان لمني ورقر زور آسيا من ألم صالة كتير يعني من أمرض بحسابه كم تعصي سوشيال سبينز روجيته بيروز بي مبارك بي يعني تقرفتك لما هي بل أما بس قالوا مش برسياركم أوه هيج قرفتك هيتياني برايبن بديجشتني من وكو كسك خاوني دكتورام باشا وبليزانستين بروفيسور بوم بابتها شوم بابتك الدينية بابتي شو كمالاتي بلام أكرت تبيني هبه لسرم بابتها مثلا
مثلا ئەڵێن کەسێک لەوانەیە بەشی ڕەدەفعل ئێمە بێ بۆچی بۆ سەری ساڵ ئەم هەموو ئیحتیمامە میدیایی و کۆمەڵایەتی و شتا هەیە بۆ نمونە بۆچی جادەکانی سلێمانی و هەولێر و دووهۆک و هەڵەبجە و بەغا و دنیا ئەڕازێنرێتەوە بۆ یەک بەس بۆ لە دایکبوونی پێغەمبەری خۆ ئەوە ناکرێت ئەکرێ بەس بۆ مەولودیش لەوە زیاتر ئەکرێت ئەوە زۆر گرنگە حتا ئێمە پێچوانەوە بووایە کەسێک مافی ئەوەیە بۆ بڵێ بیوتایە باشە بۆچی بۆ مەولود ئەماکرێت بەس بۆ سەری ساڵ ئەمە ناکرێت ئاساییە یعنی ئێمە ئەم گفتوگۆیە ئاسایی ئەم گفتوگۆی بکەین ئایا مەولود عادەتە یا عیبادەتە بەدڵنیایی ئەوانەی کە مەولود دەکەن ئەڵێ ئەمە عادەتێکی جوانە ئەمە یەک دوو دەربڕینی خۆشیە فبذلك فليفرحوا ئەوە پێغەمبەری خوا هاتوو خوای گەورە فەرمێ ئەوە بە هاتنی پێغەمبەری خوا دڵخۆش بن یعنی کەم نین ئەگەر لە تاریخی ئیسلامیەوە لە دوای سەردەمی با بڵێن لە تابعینەوە بیهێنی هەتاکو ئەم سەردەما ئەگەر علەمای ئومەت بکەی بە دوو بەشەوە 75 لەگەڵ جوازی لەگەڵ جایزەتی مەولودای 75 لە سەدی 25 لەگەڵێتیت ئەویش تایبەتە بە یەک مەدرسەی تایبەت 25 لەگەڵ یان نییە 25 لەگەڵ یانە ئەویش ئەم 25 زبانیان جیاوازە هەندێکی ئەڵێ بیدعەیە باشە هەندێک ئەڵێ وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار هندي شيء مناله باشا و هۆکارێکی تری بەڕاستی تێکەڵاوکردنی یان با بڵێن فراوانکردنی مەفهومی بیدعە ئەو ئەڵێ هەر شتێک لە سەردەمی پێغەمبەری خوایە نەکراوە بیدعەیە لە کاتێکە ئێمە دەیان شتمان هەیە کە لە سەردەمی پێغەمبەری خوایە نەکراوە منهەجەکە هەڵەیە ئەو منهەجی کە پێ دوابێ هەر شتێک لە سەردەمی پێغەمبەری خوایە نەکرابێ ئێستا بۆ نمونە ئێمە تەواف لە قاتی 4 و 5 دەکەین وایە ئەیخۆ لە سەردەمی پێغەمبەری خوایە ئەوە نەکرابوو خۆ عیبادەتێک و ڕوکنێکە باشە مەسەلەن تۆ لە تاریخی ئیسلامیە وا بوو هەمیشە ئیمام لە پێشەوەی خەڵکەوە بووە بۆچی ئێستا بە زەڕورەت لە کەعبای هێنیتە دوای خەڵکە و نوێژەکەش بەتاڵ نییە بەڵام مدەوەریش و مەجالیشی تایە کەواتە ئەم بابەتە بۆچی سەحابە نەیکردوتەوە بۆچی ئەوی تر یادی مەولودی نەکردوتەوە کاکە پێغەمبەر لە ڕوح دڵ و دەرونیا بووە من خوێنکار هاتۆ بۆ چاوپێکەوتن مامۆستا سۆران لێم پرسیوە وتمە باوکی پێغەمبەر ناوی چییە وتێتی مستەفا وتمە چۆن بۆ چێڵی مستەفا وتیوە ئەڵێ محەممەد المستەفا ئەیدیتەوە لەم سەردەما پێویستەکە بەڕاستی یادی بکەیتەوە بەس من ئەڵێم مەولود هەر گۆشت خواردن و کەباب خواردن و دەفلیان نەبێ مەولود ئەوەشی مەولود جوازە بە شڕوت مناسبە من خۆم تەلەبەیەکی چواری شەریعە بووە بزانم دیێم پرسی پێغەمبەر لە چۆ کۆچی کرد بۆ بەخوا نەیزانی ئوستاز کەواتە شەریعە بەڵێ ئێمە کەواتە نەقسی معلوماتمانێ ئێمە پێغەمبەر ناناسین دەکرێت ئێمە ئەم مناسبانە چۆن ڕەمەزان کەشێکە بۆ ئەوەی کە تۆ عیبادەتی تیازین دوو بکەیت و باشی شەو نوێژ و کۆمەڵە لەم دروشمانە بکەی مانگی مەولودش مانگی پێغەمبەرە زۆر باشە دکتۆر بابێمەوە سەری ساڵەکە مقارنەیە بکەم زۆر پێمان ئەڵێ نەک لەگەڵ مەولودا مقارن لەگەڵ سەری ساڵی هیجرە مقارنەیەکەن سەری ساڵی هیجری نەبوو تا عرف بابێ سەر مەسەلە نەتەوەیەکەن ئێمە کۆمەڵێک بۆنەی نەتەوەیمان هەیە وەک نەورۆز وەک سەرکەوتنی مثلا هەر نەتەوەیەک مەرج نییە مثلا ئەفغانیەک مثلا مالیزیەک لە شەڕێکە مثلا عالمێکی گەورەیانە مثلا شخصێکی نەتەوەی گەورانە لە دایک بۆ یا مردووە یا پاڵوانێک بۆچی ئەمە بکرێتە بمبورە پرسیارەکە بەم شێوەیە لێ من زۆر وا هەستەکەم زۆربەی ئەم عولەمان ئەوانی کە باسیەکەم مەسەلەکە لە تەحلیل و تەحریمی فیقهیە نەهەڵنەوە وەکو چۆن عەرەقیە گۆشتی بەرازیە مثلا خلاف هەبێت لەسەر جگەرە کێشان ئەی خەنە مەسەلە عەقیدەکانەوە بوونی خوا و پێغەمبەر و ئەوانەیە يعني مسلكات كفر كتشو مثلا عقيده كانوا بتكفروا ايمان نك تحليل وتحليل بتواني او زور خطر بدلنيايه وطبعا مثلا نوروز كشباس مسألة نوروز استاذ طبعا تيرانين بو نوروز جاري اگر بابتك لو رانجي وباسكري كلنا مثلا كسي بنفسي كي ميجونوسي ميجوك ميجو باسيكا اما وجاوز يماني اي نوروز مثلا نوروز ايما يا هي فارسي افغاني ابي تيبريني هذا بو بهي اما تواو براسي نابێت دەستبەرداری نەورۆز ببین باشە نەورۆز یعنی بۆنەیەکی نەتەوایەتیە و بابەتێکی دینی نییە جژن نییە ئیتر ناوی جژنی ئێمە لە وڵاتانی ئیسلامی جژنی سەربەخۆیمانێ جژنی نەتەوایەتیمانەیە بەڕاستی حتا لە من ئۆکو خۆم بە ناونانی جژنی زۆر بەلام و ئاساییە جژنی نەورۆز کاکە حاجی تۆفیق و حاجی تۆفیق کاکە مەلایە زانایە کە متدەینە پیاوێکی خوێنەوار بوو کە زانە و مەلای ئێمە کە نەورۆزیان کردوتەوە وإما ديك دنيا دليل مانية حتى علن شيرينيان بو إمامي علي بردوف لي خوارد فرميتي خوايا هم الروشب كيبا نيروز بويا
وباسەکە لە عیبادەتی شەجەڕە و لە عیبادەتی ئاگر نییە بەڕاستی حتا فارسەکان مامۆستا سۆران معلومە ئاگر ناپەرستن فارس ئاگر ناپەرستێ فارس ئاگری بەلاوە پیرۆزە بۆ معنایی لەبەری ئاگر لە مێژووە سەرچاوی ژیان بووە یعنی تۆ کاتێ وەرە تۆ سەرمات بێ لافاوێ بێ لە ماڵەکەت تۆ ئاگر نەبێ ئەفەوتەی بۆیە لە ناوچە ساردەکان لە ناوچە ساردەکانە یعنی بم بابەتە سیرکرێت بۆیە نەورۆز ئاگرپەرستی نییە مناسبەیەکی نەتەوایەتی کووردە بەڵام کاتێک کە دی تۆ پێ دوای شوبێنی ئەڵێ جژنێکی مەجووسیە کەسێک دێت لەسەرم بابەتە قساکە زەی وەکو چۆن باسێکە ئەڵێ ئێمە ناسنامەی دێت حتا بە ناسنامەی کوردی قسە لەگەڵاکە ئەڵێ ناسنامەی کوردیمان لە مەترسیایە خەڵەتاندنە بەڵێ سەری بۆ سەری ساڵ هەمان قساکە ئەڵێ ئێمە کولتوری کوردیمان لە مەترسیایە کولتوری ئاینیمان لە مەترسیایە بەم پێودانگە بەم زوبانە قسە لەگەڵ منوتۆیەکە بەڕاستی من ناڵم نابێت جیاوازی هەبێ بەڵام زۆر گرنگە ئێمە میدیا زانکۆ زانیانی ئاینی ئێمە تیشی بخێنە سەر ئەو دەنگانەی کە نەرمن کە تەیدی ئەم بابەتاناکەن ئێمە مێژونووسی ئیسلامیمان هەیە و لەسەر نەورۆز قسە کات و وەکو بابەتێکی نیشتیمانی و کاکە نایە تەسەکبینەکە زاڵە ئەوە زاڵە خۆی خلافەکە لە کوێ ماوەسە سوۆران ها بەڕاستی لە سەرەتاوە ئەم پرسیارەمان کردایە ئەم فەوزایە کە دروستە بێ لە شووا دروستە بێ لە مزگەوتا دروستە بێ یا لە سۆشیال میدیایە دروستە بێ کەمتر لە مزگەوتایە بەڕاستی لە سۆشیال میدیایە کە توانین بڵین کە هیچ سەیطەرێکی بەسەرا ناکرێەوە کەس نییە ڕابەرایەتی بکە بۆیە بابەتەکان جاری وایە بە سیاسیە کرێ مامۆستا یعنی جاری وایە کە تۆ نەورۆز قەدەغاکرێ لەبەرەوەیە کە کەسێک لە ڕووی نەتەوایەتیەوە دژیت وایە کەسێک بەڵام دێت بە زمانی چی بۆ دێ بە زمانە دینیەکە بۆ دێ ئەڵێ جژنی نەورۆز جژنی مەجووسیەکانە خۆی خەتەرێتەکەی لە مایەمە نابێت ڕێگە بەمە بین بەڵام تۆ تێبینیت لەسەر جژنی نەورۆز خەڵکەیە جژنی نەورۆزە کاتەوە بەس لەبەری جلی کوردی لە بەرکاو ئەچێ و هەڵەپەڕێ خەڵکی ترژی نەخێر وەکو زیندووبوونەوە وەکو دروش میوانەوەی کورد باسێکە نەورۆز بەڵام ئێمە گرنگە بەڕاستی مامۆستا سۆران ئەوەی کە ئەتوانین زەبتی ئەم بابەتانە هەموو ئەمانەمان بۆ بکە دەرکردنی کۆمەڵی ڕێنماییە یعنی ئەم شتانە بەم پەش و بڵاوێت جێنەیەنین بۆ کۆمەلگا بۆ سۆشیال میدیا یعنی جۆرێک لەمانە سمبولێتیان پێ بدەین ئێمە ڕۆژی ئاڵامان هەبوو ئێمە لە زانکۆی سلێمایی لە کۆلیژ زان سیستەمیەکان ئاڵامان هەڵکرد و دروشمی نیشتیمانیمان بۆوتەوە و کە پێشووتر لەوانەیە بەم شێوەیە نەکرابێ یعنی بەڵام میدیا بۆ نمونە ئێمە بە میدیاشمان و تۆ میدیا نهاتۆ بەلای ئێمە یعنی تەرکیز قسە لە من وەرناگرێ قسە لە زانایشی ئاینی وەرناگرێ بەس ئەچێ وەلای کەسێکی متەتەڕف کە باسی نەورۆزی بکڵە ئاگئی مەجووسیەکانە ئەو قسەی ژەڕوە قسەکەی مادی ناڕوە قسەکەی تۆ ناڕوە قسەی مەلایکی میانەڕێی منەوەر ناڕوە ئەوە گرفتەکەی مامۆستا ئێمە بتوانین یەک لە ڕووی یاسا و ڕێنمایی ڕێکی خینەوە دوو جۆرێک لە دادپەروەری لەم بابەتانەیە لە مناسبەکانە دەوڵەت بێلایەن بێ مامۆستا بیدین بە دامەزراوەکان بیدین بە حکوومەتە خۆجیەکان و بۆ مناسبانە وەکو یەک پارە تەرخان بکەین باشە و ئەکرێ تاکید کەیتەوە لەسەر کاکە مەبدەئی پێکەوە ژیان و قبولکردنی جیاوازی بەڵێ ئەم بابەتانە بابەتانێکن تۆ بەلاتەوە پەسەند نییە ئاساییە بەڵام قبولی بکە ئەم بابەتە کەسانێکی تر ئەیکەن تۆ ڕێزی لێ بگرە دینی خۆی بۆ خۆی دینی تۆ بۆ تۆ ئەگە تۆ زۆر دینداری لەم بابەتە دینداری خۆت مبارەکت بێ ئەویش ئەگە کەسێک حتا وەکو بێدینیکە مبارەکی بێ خی گەورە ئازادی ئاینی بۆ ئێمە ڕاست پاردەوە و ئێمە ئازاد کردووە بۆیە قوڵکردنەوەی بابەتی پێکەوە ژیان ئەتوانین بڵێن زۆربەی ئەم بابەت ئەم کێشانەمان بۆ چارەسەرەکات زۆر سپاس دکتۆر سپاس قاتر بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ